دوو شاجوان ئیشی خۆیان بۆ هەڵەبجە کردو بوونی دوو نەخۆشخانەش لە گەڕەکێک ناڕەزایەتی لێکەوتەوە. سڵاوتان لەبێت. شاجوانەکان لە دنیادا کاری خێرخوازی و چالاکی مرۆیی دەکەن و ناوبانگیان زۆر جار بۆ ئەو کارە بەکاردەهێنن. ئەوە تا ئەو کارە شاجوانەکانی هەرێمیشی گرتوتەوە و دوان لە شاجوانە کوردەکان کە دانیشتووی ئوسترالیان پێداویستی نەخۆشخانەیەکی کاملیان ڕادستی پارێزگای هەڵەبجە و هەورامان کردووە. سنوور حەمید یاریدەدەری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بە 1964 وت بە سوپاسەوە هەردوو خاتوونی کورد شوێنێ ئاکۆ و نیان مراد کە دانیشتووی وڵاتی ئوسترالیان توانیویانە پێداویستی نەخۆشخانێکی تەواو بکەنە دەستمان. لایخۆشێوە مەریوان وەهبی نوێنەری سەنتەری تەندروستی نیان مراد بە 1964 وت بە شێوازێک ئەو پێداویستیانەدا بەش دەکەین زۆرترین کەس سوودمەند بێت لێی. نیان مراد شاجوانی نەتەوەکانی ئوسترالیا بوو بۆ ساڵی 2016 و شوێنێ ئاکۆ یەکەم شاجوانی کوردستان بوو لە ساڵی 2012 لە ئێستادا هەردووکیان دانیشتووی وڵاتی ئوسترالیان. شەپۆلێکی دیکەی بەفروباران لە ڕێە و بێ ئافات بێ. لە ئەم شەوە هەوری تەواو نەمەباران ڕوو لە ناوچەکانی هەرێم دەکات و لە ناوچە شاخاوەکانیش بەفر دەبارێت. بەڕێبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێم بڵاوی کردەوە لەگەڵ ئەوەی کەشەکە دەگۆڕێت بۆ هەور و باران پلەکانی گەرماش تا سێ پلە نزم دەبێتەوە و کەشەکە بە تەواوەتی دەبێت بە زستان. هەرچی سەبارەت بە کەشی سبەی چوارشەمەیە ئەوە پێشبینی کراوە هەوری تەواو دەبێت و نەمەباران دەبارێت پلەکانی گەرماش نزم دەبنەوە. معقول نییە گەڕەکێک دوو نەخۆشخانەی تێدا بێت و شەش گەڕێکی دیکەش بێ نەخۆشخانە بن. ئەمە قسەی کارمەندان و پزیشکانی بنکەی تەندروستی شەید حەمیدە لە دەربەندیخان کە گربوونەوە دژی گواستنەوەی بنکەی تەندروستیەکەیان بۆ گەڕەکی هەوارە بەرزە. گۆرانەوەی ساڵ کارمەندی نەخۆشخانەی شەید حەمیدە و بە 1964 وت ئەگەر ئەم نەخۆشخانەی ئێمە بگوازرێتەوە بۆ گەڕەکی هەوارە بەرزە دەچێتە تەنیژ نەخۆشخانەی شەید تۆفیق. بەمەش گەڕەکێک دوو نەخۆشخانەی دەبێت و شەش گەڕێکی دیکەش دەربەندیخانیش نەخۆشخانەیان لێ دوور دەکەوێتەوە. دکتۆرە سازان ئیبراهیم بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان بە 1964 وت ئەو بنکەیە خەڵک ڕووی تێناکا. هاوڵاتی سەر ئێشێکیە بێت دەڕوات بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی شەید تۆفیق. فریاکەوتنیش تەنها بۆ حاڵەتی لە ناکاوە. وتیشی بۆ ئەوەی ئەو لۆدە لەسەر نەخۆشخانەی فریاکەوتن کەم بکەینەوە بنکەی تەندروستی شەید حەمید دەگوازینەوە بۆ تەنیژ نەخۆشخانەی فریاکەوتنەکە. هاوڵاتیانیش دەتوانن بە شێوەیەکی باشتر چارەسەرەکانیان وەربگرن و لە پێناو ئەوان ئەو بڕیارەمان داوە. لە ناو پێشینانی خۆماندا وتراوە کە خواشتێکی لێ وەرگیتیتەوە ڕەنگە بە زۆر بەهرەوشتی دیکە قەرەبوت بۆ بکاتەوە. ڕێک وەک ئەم مامۆستا نابینایە کە خوێندکاری ماستەرە و کەسابەتی خۆشی هەنگوین فرۆشتنە بەسەربەرزی دەکات. مامۆستا عەبدولوەهابی نابینا خۆی مامۆستایە و خەریکی خوێندنی ماستەرە لە شەریعە و کاری فرۆشتنی هەنگوینیش دەکات لە ناو ماڵەکەی خۆی. ئەو بۆ 1964 قسەی کردو دەڵێت ماوەیەکە وەکو کاری دووەمی دەستی داوەتە فرۆشتنی هەنگوین. لە تەمەنی 15 ساڵیەوە چاوەکانی لەدەستداوە و مامۆستایە و خەریکی خوێندنی ماستەرە لە شەریعە. وتیشی کە ئەو زۆر پشت بە ژیری دەستکرد دەبەستێت و دەتوانێت مۆبایل بەکاربهێنێت و ئێستاش بۆ مۆبایل و لاپتۆپ خەریکی نووسینەوەی نامەی ماستەرەکەیەتی. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە وەک دەزانین لە ساڵی 2024 بازاری لەنگە ئاگری گرت و کۆمەڵێک دوکان سووتا و چەندێک ماوەیەکیش پێش ئەو ئاگرێکی دیکە کەوتەوە کە باز لەوە دەکران نزیکەی 185 دوکان سووتا بێت و لەم ئاگرەدا نزیکەی 41 دوکان سووتا بۆ ڕێگریکردن لەمە شارەوانی تیمێکی پێکێناوە کە چاودێری بازاری لەنگە دەکات و ئێستا شەوانیش بەناو بازارەکەدا دەگەڕێن بۆ ئەوی کە بزانن دوکاندارەکان پابەندی ڕێنماییەکان و کەلوپەلەکانیان لە شەواندا دەبەنە ژوورە و پەردەکانیان لێ دەکەنەوە چونکە ئەوان باز لەوە دەکەن کە ئەو کەلوپەلانەی کە لە دەرەوەن هۆکارێکن بۆ ئەوەی کە ئاگر لە ناو بازارەکە بکەوێتەوە ئەو پەردانەی کە لەوێن هۆکارێکن بۆی کە ئاگر لە ناو بازارەکە بکەوێتەوە یاخود ئەگەر ئاگر کەوتەوە ئەم پەردانە و پێداویستیانەی کە لە دەرەوەی دوکانەکانن وا دەکات ئاگرەکە زیاتر تەشەنە بکات بۆیە ئەوان لیژنێکیان پێکێناوە بە شەوانیش چاودێری ئەو دوکانانە دەکەن کە لە ناو بازاری لەنگەن بۆ ئەوەی کە بزانن کەلوپەلەکان و پەردەکانیان لێ کردوێتەوە دەیبەنە ناو دوکانەکان یاخودنا. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.